دەستگای نووری حیکمە پرۆژەی بە چاپگەیاندنی قورئانی پیرۆز ڕادەگەیەنێ. لە درێژەی کار و چالاکیەکانیدا وەکو بەرپەرزدانەوەیەک دژی ئەو بێڕێزیانەی بەرامبەر بە قورئانی پیرۆز ئەنجامدرا، دەستگای نووری حیکمە بە قۆناغبەندی پرۆژەی بە چاپگەیاندنی 30,000 دانە لە قورئانی پیرۆز ڕادەگەیەنێت. دوجار قورئانە بە چاپگەیاندراوەکان بەبێ بەرامبەردا بەش دەکرێن و دەبەخشرێنەوە. هەر بە ڕێزێک ویستی سەرخستنی ئەو پرۆژە ناوازەیی هەیە، دەتوانێت ڕاستەوخۆ هاوکاریەکانی بەنووسینگەی دەستگا لە شاری هەولێریان لە قوبازنەکانی نووری حیکمە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان بگەێنێت. یاخود لە ڕێگەی ناردنی باڵانس و فاستپەی بۆ ژمارە موبایلی 0750 582 72 62. هیچ بڕەپارێک بەکەم مەزانە بەشدار بە لە سەرخستنی ئەم پرۆژە موبارەکە.